شەو باش هاوڕێیان چۆنن؟ هیوان باش بن. خێر بێ ناوڕێیان، هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕۆژە کە کورد لە چرکە سات 2026 پێدەچی ساڵێکی شوم بی بۆ کورد، ساڵێکی شوم بێ بۆ کورد. هاوڕێیان سەرچاوی ئێمە وەرن برا وەرن، هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕەوشێکە کورد، یعنی ئینسان نازانی لەکوێ ڕەخنە لە خۆی بگرێت تا بڵێ وەڵای خەتای لە کووردە. یعنی بغەدرەکە بە ڕۆژ ژوورناک هاتیە یەقەی کوردی گرتیە، نازانی چ بکەی لەگەڵ، یعنی بەجددیمە چ بکەی و چ بڵێ، چ بکەی و چ بڵێ، هەر دەبی بەرەنگاری بی و دژ بە و پیلانە بێ ئەخلاقیەی چەندین وڵات کە ئەوە دەیەمین جارەوە لە کورد دەکرێت. ئێستا ئینسانیە ئەمە تاریخمان دەخیندەوە، لۆ شێخ مەحموود وای نەکرد، لۆ شێخ سەعید وای نەکرد، کە لۆ سەید ڕەزا وای نەکرد، بە نمونە کۆماری مەهاباد وای نەکرد، کە وەڵا هەروا بووە. یعنی فەقیرانە چ بکەن بەس بە من بڵێت چ بکەن. سەرچاوی ئێمە هاوڕێیان، عەلی قەرەداغیش نمونەی ئینسانی هەڵپەرست و ناپاکە. ئەوە چەندەمین جارە بڕوا بکەن یەک بەیاننامەی ئەوەندە سازشکارانەی دەرکرده بوو، یعنی هەر داوای کرد و داوا دەکەم هەسەدە و حکوومەتی سووریا بگەڕێنەوە سەر بگەڕە کۆر مەزهەرچە هەیە و سەرسەریە تستەیرەشی بەس وەکو سنفەکی ناپاک دای بنەی ئەگەنانیە کەت ئەوە کەوت لە مسیار حوسێن گرچاڵی نووزەی بڕا ئەو مەزهەرەش ئەو عەلی قەرەداغیش لەو چرکە ساتەی هەموو کوردیەکە ئەو سەنگەری لە کورد گرت دیتانیانی هەموو خەڵک ئەوە بۆیە واز لێ بینن. بەخێر بێ سەرچاوی ئێمە. بەرحاڵ عەلی قەرەداغی یعنی یەک بەیاننامەی زۆر لاوازی گوتی با کورد بگەڕێتەوە سەر سوڵحی خێ ئەوەی دانیشتنەکی بکەن، داوای دەستێشانەوەیان لێ کرد. هەستا ئەو بەیاننامە سازشەی دەرکرد گوتی خەتا لە هەسەدەیە ئەحمەد شەرەحاق. ئێستا لەبەر ئەوەی ئەو جارەی هەجمەکە زۆر توندە لەسەری خەڵسە ئەڵێ ئەرزاقم ناردێ لەو کوردی ڕۆژ ئاوا کورە، یعنی بەجددیمە تۆ وەرە سەیرکە ئەوانە بە ناوی قورئان وەختی خۆی ئەوە ئەنفالیان کرد، ئێستا فتوحات دەکات لەعلم، ئێستا دەینە سەرێ جۆلانی داعش هیچ فەرقی نییە، بەس مجەڕەد ناوەکەی جیایە. ئێد غەدر لە میلەتەکەت دەکات لەسەر زەوی، ینی بەس یەکەکەوی بەو مەلا عەلی قەرەداغی بڵێ کاکە ئەرێک لەسەر خاچی لەسەر زەوی باو باپیری بکوژە شەهیدەیان نا، واجبەیان نا، حب الوطن من ئیمان هەیەیان نا. یعنی ئینسان دەبی ئاینی ئیسلامی پەرەگرافە تێدا نەبی بڵێ کاکە یەک هات سەر زەوی باو باپیرت دەری کردی غەدری لێ کردی دەبی دیفاع بکەی. کاچ خۆمە بەشەشی زۆر کەمیان ئەمە نامانەوێت بەڕاستی جێگای دڵخۆشیە و جارێ بەدەیان مەلا هاتە مەیدان بەبێ ئینتیمای ینی ئایدۆلۆجی. دەزانی هەسەدا یان کوردانی ڕۆژاوە فکرەیەکی جیایان هەیە لە ئیسلامەکان، ئەو پەرڕێزیان گرتیە لە ئاینی ئیسلام، ئەو پەرڕێزیان گرتیە. ئاپۆ لەو ماوە چەندین ئەبەوەی بەیاننامەی لەسەر ئیسلام دەرکرد کە باشە و باشترین ئەوەیە و یعنی نمونێشی جوانیان ئەو کردیە. بەڵام جێی دڵخۆشیشە ئەو هەجمەی لەسەریان بوو بەدەیان مەلا هەتا یەکگرتو کۆمەڵیش پاشەکشەیان کرد دوای ئەو ڕەخنانەی لێیان گیرە. شتێکی دڵخۆشکەرە بە هیوان زۆر بینەوە جگەلەوەی دەیان مەلا و کەسایەتی سیاسی و ئاینی وەکو ئێمە ینی لە خەمی نیشتیمانەکەیاندان، ئەمەش ئەوەمان دەوێت ئەقەلیەکی زۆر کەممانە لەو ئیخوانیە ناپاکانە.
بەرحاڵ ئەرزاق دەنێرێت وەکوی خەنجەرە لە پشتەوە لێدابی لەو لای بچی هابرێ ئەوە دەرمان کورە بابە تو دەزانی چ دەکەی ئینسانی دیار ئەوە لە بۆی دەبتە لەکە لە هەموو میلەتێک بەیەک لێ دوان ئەوە دەبی دوو هەرچەندە کاتی ڕەخنە نییە بەڕاستی کاتی ڕەخنە نییە بەڵام بەڕاستی هەر بەگشتیانی کورد برایەتی گەلان ئاوڕۆی ئاوڕۆی جارش کە بڕوان ناکەم هیچ کوردەك لەگەڵەوەی ئەو پەڕی دروشمەشی مرۆڤ دۆستیە ئەو پەڕی جوانیە و دەبی گەلان پێکەوە بژین بەڵام بیکێ دروشمی سەرشی خۆت برایەتی گەلان ناخوا برا بە پێغەمبەرەکان نەکرا بە 70 ساڵی شوعیەت نەکرا ئەمە لەو ئەوروپاین برایەتی گەلان تا ئێستا 50 ساڵ لە ئەوروپایە بڕوا بکەن هەمووتان لێرن مەدرسە و شوێنی ئیشکردن نییە شەڕ و پێکدادان نەبی کاتێک دەرێ من خەڵکی کوردستانم کاتێک دەبتە ڕەوشێکی وای ڕۆژ ئاوا ئیتر عەرەب و کورد تێکدری بەرەبن لە هەموو ئەوروپا تورک و کورد لە ئێران بی کورد و فارس بەنمونە یعنی کاکە لەو ئەوروپای هەزم ناکرێ تۆ ناتوانی بێی ئەو شتە جوانەی ئەو کە دووش ئەوە دیتان ئەو شکستەی تووشمان بووە بە شێرە گەورەی دەرەنجامی ئەوە بوو ئەو هێزە کوردیە لە منتیقەتە منتیقەیەک تووشی ئەو شکستە بوو کە لی هەڵگەڕانەوە ئەو خێڵە عەرەبیانە لی هەڵگەڕانەوە و ئیتر لە بەحەندی ئەو شکستە و معنەویە تووشی کورد بوو ئەگەنا کورد لە خاچی خۆی دیتان لە ئەشرەفیەت شەڕە کرا دیتیان لە هەموو شوێنێک خاچی کوردستان بیک لە کۆبانی شەڕەشیان کرد کە کلاشکۆڤیان نەبوو لۆ خاچ خۆتە تۆ شەڕت پێ دەکری کەسمان تااقەتمان هەیە لە ئەنبار و بەسرا بکوژین بەس تااقەتمان هەیە لە هەولێر و سلێمانی و کرماشان و مەهاباد و دیاربەکر بکوژین هەر زۆر تەبیعیە بەرحاڵ ئاوڕێیان خاڵێکی تر بڵێن ئێستا دێمە سەر ئەو خاڵەی کە لە هەمووی گرنگترە سوپای عێراق بۆ لەوێن دەرکەوتەوە چ پیلانەشی نێودەوڵەتی هەیە لەسەر کورد ڕەنگ بیت 58 دەوڵەتی ئیسلامی هەیە زائیدەن لە ئەمریکای لاتینی دەیان وڵات هەیە زائیدەن لە ئەفریقا بەشێک لە وڵاتەکان لە هەر هەمووی ئەمریکا و ئیسرائیل وەکو گەل وەکو حکومات ئەلەو پەڕی قێزیدانە زۆر قێزەوەن یعنی تا چیوان ناتوانانی بستە ناو خەڵک بەڕاستی لە کاتێکدا ینی هیچ مەسەڵەن ئێستا ئەمن ئیسرائیلێک بم ئێکاکە ڕەنگی ئەو پەڕی مرۆڤ دۆست بم بەڵام کە دەبێ ئیسرائیلی لە وڵاتێکی وەکو مسر لە وڵاتێکی وەکو سوودان لە هەر وڵاتێکی عەرەبی و ئیسلامی بڵێ سیستەمەکان هەموو لەگەریانن بەڵام شەعبەکان دژیانن تاکە نەتەوەیەک لە هەموو جیهان کە لە دڵەوە ڕقی لە ئیسرائیل و ئەمریکا نەبووبی کوردستان بووە کورد بووە کوردستان و کورد بووە ئەو ترامپە بازرگانە ئەو نەتەنیاهۆ ئەوەشیان تێکدا یعنی ئێمە بەبەرچاومان دەبینین کاکە بەبەرچاومان دەبینین زۆرلانیەکیان دروست کردیە بە ناوی ئەوەی زۆرلانیەکیان دروست کردیە گوایە ڕۆژهەڵاتی ئیسرائیلەکان ئەمنە ڕۆژەم لە وەزیرەشی ئیسرائیلی بۆ ئەڵێ کاکە ئەمە ڕۆژهەڵاتێکی نوێی لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست مۆدیلێکی نوێ فرێدن ئەو مۆدیلە فرێتە هەیە زۆرلانیتان هینایە بە ئاگر و ئاسن بەربوویتە گیانی دروزەکان عەلەویەکان کورد ئەوە سوپایە ئەوە بەربەری گوناهە پێیان بڵێ بەربەری ئەو وەحشانە ینی داعش ڕقی چییە لەگەر جۆلانی هێزەکە سەر دەبڕی ژن دەبا دیل دەکوژی سوکاتی دەکا بە ئەڵڵاه ئەکبەر دێ بە ئەڵڵاه ئەکبەر دێت عەرەبە چیچانیە چیچانی تێدایە هەموو یعنی فەرقیان چییە ئێڵە ناوەکەیان جیایە هەر پێشترێژ ئەو کابرایە جۆلانی تا ئێستا شانازی بەو تاریخی خۆی دەکاتن قەت بەراعەتی نەدایە ئەمریکا و ئیسرائیل هینایتیانە منتیقەی ئەو هەموو تیرۆریستەیان دایتە دەرێ سەدان هەزار شەهید لەو سووریایە نازدارە خەڵک لە پێناوی ئازادیدا بەربوومەکەی ئەو جۆلانی و شەیبانی و مرهەف و نازانم چێکی و کۆمەڵێک تیرۆریست هاتە سەر ئەوەی ئەو مۆدیلە جوانەکەی ئەمریکا و ئیسرائیلە ینی بەجددیمە ینی بۆ بە ئێمە ڕەخنە نەگرین سەرنج نەدەین یعنی ئیسرائیل ئەمن دەزانم بە ئاوڕیان بڕوان پێ بکەن ئەوە زانیاریە یعنی زۆر لانی هیچ فەرقی نییە لەگە بەرپرسێکی ئیسرائیل لە وێندەرە لە سووریایە هیچ چی بوێ ئیسرائیل و جێبەجێ دەکا
بەس چ مۆدیلەکە پیشان دەدا ئەمە دەمانەوێت بە ئیسرائیل برن ئایا ئەنگۆ شەڕی تیرۆر دەکەن ئێوە لە ڕاست ناکەن دژی ئیسلامن نەخێر ڕاست ناکەن داعشتان دروست کرد قاعیدەتان دروست کرد دەیان گروپی دیکەتان دروست کرد ئێستا ئەو جۆلانەیەتان هیناتە سەر و جەلاکی ئەو میلەتانە کە بەس کوشتار دەزانی بەس ئەرهاب دەزانی ئەوە بەروبوومی شۆڕشی سووریایە کە بە سەدان هەزار شەهیدیدایە سەدان هەزار بە ملیۆن ئاوارە بوو بە ملیۆن کەتە زیندان و دەربەدەر بوو ئەوە بەربوومەکە یعنی مۆدیلێکی ئەوەندە سەقەتیان هینایە وەلەو هەمووی کورد 15,000 شەهیدیدا 15 ساڵە بە سەدق لەگەریانە لە چرکە ساتێک پشتیان تێکرد نەک پشتیان تێکرد خەنجەری ژەهراویان لێدا بە هەمویانەوە بە فەڕەنساوە کە ماکرۆن ئەوڕۆ ترامپ دوێنێ بەڵگەکەی بڵاو کرد فەڕەنسا 38 ساڵە کۆدەتای و ئەخلاقی بەسەدا نهاتیە هەموو کاتە پشت کورد بوو ئەو جارە نێکبەتیمە ئەوە ترامپ دەرێت و لە سووریا و ئێران لەگەرمان متەفقی حەیای برد و دەشبینین هیچ موقفی نییە ئەوە ئیسرائیل بێدەنگە کاکە من ئەزانم بەشە چ خەتا لە کووردە لەو مامەڵەی لەگە ئیسرائیل ئێستا بدێمە سەر ئەوەی ئەوە ئەمریکا ترامپ هەر هیچ قیەم و ئەخلاقی نییە هاوڕێیان زۆر کەس دەرێت کورد تۆ پاوپەیمانی لەگە ئەمریکا کرد یەکێ نەزانی چین و رووسایە بەدیلی کەی هەبوو بەدیلی 100 بەدیلی لەدەست بوو خراپترینی هەر بژات چوو لەگە ئەمریکا کوردی نەکبەت ئەگەر نەچوو بایە ئەمریکا دەچوو تورکیای دێنا لە شەڕی داعش ئەوەی دەکرد تورکیا کە 100 جار داوای کرد وەرن ئەمە شەڕی داعشتانەوە دەکەم ئەمریکا نەهینە دوو بڵێ وەڵا فێڵ لە کورد براکەم ئەو ئەوروپای نازدارەی دەبینی 56 ساڵە کورە 75 ساڵە لەگەر ئەمریکای لێ هاوستراتیجن ناتۆیان هەیە ئێکاکە ئێستا ترامپ جرتی لێ بەرداینە ئەرە بڕەوە خۆتان چ دەکەن بکەن یعنی ئێستا ئەوروپا دەوێت لەگەر رووسیا پێک بێتەوە لە ڕقی ئەمریکا یعنی بزانن لە ڕقی ئەمریکا چەندین جار لێدوانیاندا کاکە دەمانەوێت لەگەر رووسیا دابنیشین رووسیا ژێهمالی کردینە ئەمریکا ژێهمالی ئەوروپای کردی ئەو ئەوروپای زلوزە بەلا فەڕەنسای ئەڵمانیا کورە ئەو بەریتانیایی کە عەقڵی مدەبری ئەمریکا بوو ئێمال کرایە ئەو ئوکرانەیە سەدان هەزار شەهیدیدا ئەمریکاوە ئێمالی کرد سەدان هەزار تووشی ئەو شەڕە ماڵوێرانەیان کرد ئەو ئێرانە هەر هەفتەکەی ترامپ گوتی یەک کەس بکوژێوا دەکەم 3-4 شەهید درایە بە جددیمە بەلایکەم باز دەکرێتە 5,000 بە منیان گۆ 20 بەزای ئەو گوتیان نەخێر خۆی بەخۆی خەبەرە کە دێ چەکەم دەچین باڵغ گوتیان تا 5,000 شەهید درا 5,000 شەهید درا ترامپ گوتی وڵا ئەعدامی ڕاگرتەوە هەرچەندە من هاوڕێیان ئەو جوملەتان پێ برێ لە هەر لەحزەك لە ئێران بدرێت دەدرێت بەس قەزمان لە بەچیان هینا سەجادەی 5,000 کەس شەهید بوو دوای ئەوە پشتیان تێکرد ئەو ئەفغانستانە من هەم زانی ینی بەڕاستی ئیدارەی بەس ترامپە بەس وەرە سەیرکە براکەم وەرە سەیرکە ئەفغانستان 25 ساڵ ئەو هەموو تریلیۆن بلیۆن دۆلاریان سەرف کرد ئەخیری ڕاست تەسلیمی قاعیدە ئەوەیە تالیبانیان کردەوە یعنی نقطەکە کەس نەڵێ وەڵایی کورد وایە کورد چ بکات ڕەنگی کەم و کورتی ئیداریمان هەبی ڕەنگ بیت هەندە شتە بوو برایەتی گەلان لە حدود بەدەر چوونە پێش بەڵام تەنسیق لەگە ئەمریکا یان ئیسرائیل پرۆژە داودی دانایە داوت ئێکاکە لە پڕەشی لە تورکیا ئەو ساڵەی بەس خەریکی ئەوە بووە من ئێستا ئەو دێرەشتان پێ دەڵێم دێ بەسەرەوەی عێراق بڕوا بکەن ڕێگای داوت خۆ نەکەرە ئەمە زۆر هەندێک کۆرکە ئیسلامی سیاسی دێن لە من گەورە دەکەن کورە کاچ خۆم هەرچی محەللی دنیاە باسی ئەو ڕێڕەوەی داودی دەکرد هەزاران پرۆفیسۆر هەزاران محەللی سیاسی ئیسرائیل خەریتەی بڵاو دەکردەوە کە ئەو ڕێڕەوە بە دێرەزور و ئەوە دێتن دەگاتە کوردستان قەسەدا بەشەکە لە ئەنزیمەی ئەمریکی وەک ئەوەی قادر نادر غەڵەتی من 1000 جار دەڵێم کاکە 2+2 ناکات چار لە دنیای سیاست ئەوە بەس لە دڵی کوردەکا یەک ئەگەنا هاوکێشەی سیاسی و ڕاضیات زۆر فەرقە بەهەرحاڵ ئەو ئیسرائیلە کاکە ئێستاکە لەگە تورکیا و لەگە جۆلانی متەفق بوو تەواوازی لەو پرۆژەیەی بەناو عەشکە هینایەتەوە دەگۆڕن چکۆ هیچ هاوکێشەی سیاسی بەعوا بدەن
ئاەتی قورئان نییە دەستکاری نەکرێ هەمووی قابلی دەستکاریە هەر قسەک ئەمە لێرە کردم هیچ بە دووری مەزانە سبەینێ ئاوا ئاڵ و گۆڕ بێ بەدەر لەوەی کە خەبەرە لە بۆمان دێ هاوڕێیان بەدەر لەوەی کە خەبەرە لە بۆمان دێ بۆیە کەس گلەیی لە کورد نەکە ئەوەندە خەڵکەکەی کورد غەڵەتی کرد ئەوزە چێی فاشلە چێی شکست خواردەوە وەڵڵا ڕۆشنبیر دەبینم نییە نسیحەتی مەسەڵەن خەتی ئاپۆچی دەکات نسیحەتی کورد دەکات بە شەرەفم سێ کەسم پێک نایەن سێ کەسم پێک نایەن یەک هەفتە ناتوانن یەک بەیان نامەی دەربکەن دێ نسیحەتی هەموو ئومەی کوردی دەکات کورە شەرم لە خۆت بکە چێ حزبی فاشلە ناتە سەد کەس دێ نسیحەتی هەموو حزب و حکوومەت و ئەوانە دە کورە دە ئاورەک لە خۆت بدەوە خلە قسە خۆشترە لە پێشنیازدان دەوەرە مەیدان وەرە جموجۆڵێک بکە بەرحاڵ ئەوەی ئیسرائیل و ئەمریکا بە تەواوەتی سقیان لە مەنتیقەی دۆڕان و ئەو بانگەشانەی کە باز لە تیرۆر دەکرێت تیرۆر درۆیەکی زۆر گەورەیە با بە ڕاشکایی بڵێ درۆیەکی زۆر گەورەیە ئێستا دەبینن داعش لە ناو ڕقەی ئەوڕۆ ڤیدیۆی بڵاو کردەوە و هاوارەکە بە ئەڵڵاهو ئەکبەر بە سەیارە دەسوڕێنەوە 2 کیلۆمەتر لە بن پیلیان بوو ئەوەندە هەسەدا دەیگوت کاکە وەرن لە بن کەمپەکەی هۆڵ دەیانەوێت ئەوە بکەن کەس نەچوو هەتا ئاخیری ئەو هەموو ژن و منداڵە بەربوو ئەو هەموو داعشە لە شەدادی بەربوو ئەو داعش بەربوو ئەمریکا هیچی نەکرد تۆ پێت وایە ئەمریکا ئەگەر بە بەرنامەی نەبی کوڕێ دەداتن ئەوانە نەڕۆن بڕۆن بەس دەیانەوێ بەربیتن بەربی و جۆلانیش بۆ خۆی داعشەکە بڕوا بکە لە ڕۆژئاوا یانگۆت نزیک 300,000 کەس واخر بیتەوە لە ڕۆژئاوا 300,000 کەس واخر بیتەوە چەکدار و سەرۆک خێڵ و هێزی ئاریان لەو منتیقە کوردیانە دەوەرە شەڕی ئەو هەموو تیرۆریست و بەربەری عەشیرەتەی کە بە پێخواسی هجوم دەکات یعنی بە قسە خۆشە هاوڕێیان ئێماوە دەرن هەچەندە موسیقەمان بەوە هەیە بۆیە ئەو هاوپەیمانیی دژی داعش دەرچوو وەڵای کاکا بە ڕاشکایی بڵین درۆیەکی زۆر گەورەیە بۆ بە ئاشکار نەڵێن هاوڕێم ناو قسانە دەکەم لەبەرەوەی هەنجیان لێیە دووش دەبی ئەو شتانە فرێدێنە ناو کۆمەلگای کوردی فێڵ نەکەی کاکە ئەمریکا و ئیسرائیل درۆ دەکەن لە شەڕی دژت داعش ئێستا لەبەر چاویان داعش گەشەی پێدەدەنەوە لەو ململانەی خۆیان جۆلانیەکی فاشستترین کەسیان لە ناو سووریای هەر بژار کردیانە سەرۆکی ئەوە و خیانەتیان لە کورد کرد و کەس نازانی خیانەت لە دروزیش دەکەنیاننا بەجددیما من جێم لە شێخەکی دروزەکان بوو نازانم یعنی دەیگوت ترسمان هەیە و مەزنوم کۆبانیمان لێ بکرێ وای گوت یعنی یەکێک لە ئەوەی نازان فەیک بوویان نا هەرچەندە من بڕوا ناکەم بەڵام لە دنیای سیاسەت واردە بە هەر حاڵ یعنی ئیسرائیل ڕاستە ئەو گلەیە هەیە لە کورد ئەڵێن کاکە کورد داوای سەربەخۆی ناکە بەنمونە ئەڵێن کورد دەترسێ لە عەرەب و لە ئەنزیمەی ئیسلامی کە گویا ناوێری کۆنتاکتمان لەگە بکە حەقیانە ڕاستەکە یعنی ئەمە لەو بترسێ ناوڕێن بۆ کورد نەچی لەگای ئیسرائیل لەسەر تاوڵەی مفۆزات دابنیشکە ئیسرائیل بەخۆی بڕیادەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و نیوەی قووەتی ئەمریکای لەبەردەستە مناڵم هەر هەمووی من ئاگام لێ خەڵکێ موسادا لە ناو لە ئەمریکای دەستگیر کرایە 25 ساڵ یعنی وانە بڵێ هەر بە تەواوەتی ئەمریکا بەجێ ئەوە دەکە بەڵام لۆبی جوولەکە گەلەگەلێک بەقووەتە لە ئەمریکا نیوەی دەوڵەتی قوڵی ئەمریکی ئیسرائیلین دەوڵە هەموو بزنسمانەکانیان کورد بۆ دەست بۆ شەیتانیش نەبا لە پێناوی ئەوەی لەو گردەی بپەرتەوە ئەها کورد چوو لەگەر ئیسرائیل کۆنتاکتی کرد کورد لەگە ئەمریکای کردی کاکە تۆ یعنی بۆ بترسی من دەزانم ئەوانە ئەو نمونانم هیناوە پشتیان لە بەریتانیا کرد کە باوکی ئەمریکایە پشتیان لە ئەوروپا کرد پشتیان لە ئۆکرانیا کرد بەڵام قەز لەوەی دێ ئێمە ترسێکمان هەیە کۆنتاک لەگە ئیسرائیلێک بکەین لە کاتێکدا هەموو عەرەپەیتی حەماس ئەگەریدا دەنیشی بۆ بترسین ئەوەندە کورد بۆ نەبێ بەن ئێستا هاتم دیتم کوردەکانی جوولەکە کوردەکان مزاهرەیان کرد بڵاوم کردەوە یعنی برامان کاکە ئەوەی کوردی جوولەکە کردی دەتەحەدا دەکەم ئەو هەموو گریان و فینگەفینگمان لەو غەزەی کرد با 2 کەسی فەڵەستینی بێتە سەجادەی 2 کەسی فەڵەستینی ئەوە 200 کوردی جوولەکە لە بۆ ما هاتنە سەجادەی دەبار لە یەک وڵاتی عەرەبی ئیدانە بکرێ بڕوان پێ بکەن ئەو 4 تریلیۆن دۆلارەی کە درایتە ترامپی بەشێکی مۆزوعی ڕۆژئاوا بوو ئەو وڵاتە خەلیجیانە
باشە چی پرۆژەی تێکشکانی شۆڕشی کورد لە هەموو بەشەکانە باشە چی دەبا دەوڵەتێکی عەرەبی حیزبێکی عەرەبی لە چەند نووسەرێکی کەم بترازە دیفاع لە کورد بەڵام ئەوە دەبین کاکە لەوەندە بترسین ئەوە جوولەکەیە کاکە ئەمە کێشێکمان هەیە ڕوبەڕووی جینۆساید دەبینەوە چێ لەو گردەی بە هەر بەلای کەم بپەڕینەوە ببینە بە شەر حسابەکی نێودەوڵەتی لۆ بکرێ بۆ بترسێ قیادەی کوردی ڕۆحیان چووە ئەها لەگە ئیسرائیل علاقە لەعلم ئەو ئێرانە ئەو تورکی ئەو ئەردۆغانە دایم و سعات گەورەترین بازرگانی تجاری هەبووە هەرچی ئومەی عەرەبیە هەیتی بەس شعوبەکان نیتیان بەهەرحاڵ هاوڕێیان بۆی ئەو ترسەکی زۆر هەیە هاوڕێیان ئەوەی دێمە سەر خاڵی جەوهەری بڕوا بکەن ئەوەی بووە بەرتیر جگەلەوەی ئەو تریلیۆن دۆلارەی درایتە ترامپ کە پاشەکشە لە کێشەی کورد بکە خەلیجیانە پێیان خۆش نییە دەوڵەتێکی مەدەنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بی کوردی دوو ئەردۆغان بەخۆزانین تورک یعنی هەر لە 1920ەوە ئەنی جێچی دەستە قەلبی ئەگەر رادیۆیەک لە ئەوروپا هەبی لە ئەوروپا وەخت خۆی مسر رادیۆی چی کردەوە تورکەکان چوو بوونە کش زەمان عەبدولناسر وتیان ئەو رادیۆی چێ زۆر خەتەرە لەو ئەمنی قەومی لۆ رادیۆی کردیت کردی پێی گوت منان گۆ ناڵێن کورد نییە گوتی ئەو مادام کورد دەدێ لۆ دەترسێن یعنی ئەوانە وان لەو ئەوروپایی لەو ئەوروپا پێیان ناخۆشە کورد بە زمانی دایکی بخینی یعنی شۆڤینەکان گوڕیۆبۆرەکان بۆیە یعنی جێچیان کەوتی ئەو یەک ساڵەی هەموو ئەو پرۆژە ئاشتیانە تەمسیلەیەکی گەوە بوو هەر هەتا گەیشتە ئیقناعی ئەمریکا و ئیسرائیلیان کرد کە واز لەوە بکەم مراوەغەیەکی زۆر گەورە بوو دەشبینن ئەو وەزعی ئێستا هەیە من دەڵێم ئاشتی ئاو ڕۆی لە باکوور ئاو ڕۆی هەمووی مراوەغە بوو هەتا گەیشتە ئیسرائیل و ئەمریکا ئیقناعیان کرد کاکە لەو دژمنی کورد ئیسرائیل وەڵا هیچ دژمنی کورد ئەردۆغانە بە پلەی یەک دژمنی کورد هەر چارداژیگەرەکەن کە هەر چاریان ئیسلامی سیاسی لۆندا ئەو جملانە فرێدن ڕاستە ئیسرائیل وڵاتێکی بێسیفەتە وڵاتەکە بە دوو بەرژەوەندی خۆی دەکەی بەس کاکە ئەو واز لەو مستەڵعاتانە بێنن ئەمە بێن شەڕی ئیسرائیل کەن کەسی حەماس دەچی لەگەری دادەنیشیت ئەو جملانە فرێ بدەن دژمنیمە تورکە بە پلەی یەک ئەردۆغانە دەو گورگە بۆرەکانە ئەو جۆلانیەیە کورە ئەو شیعانەیە ئەستا بۆتان باز دەکەم سنەی عەرەبە دیتان میدیاکارێکی عەرەبتان دیت ئەوەی ئەو جارێ سنەی عەرەب بە کوردی کرد کەس نەیکردە لەم نیوەیان لە هەولێردا نیشتینە جەماعەتی خەمیس خەنجەری ئەو هەموو سنە عەرەبیەی بارزانی چ نەما لە بۆیان نەکە بڕۆ بزانە چ خەنجەر لە کورد دەدەن بڕۆ میدیایەکی عەرەبی بزانە ژەهر دەڕێژییانە هاوڕێیان قسەی چکەش بڵێم یعنی بەڕاستی برادرانی چەندە ئەوان لە شەڕەشی زۆر سەخت قەت ناوی پشتیان بەردەین نەوتریان بکەوینە بۆڵە بۆڵ بەس کاتی ئەوەی هاتێ ناوی هەسەدە بوتە کوردستانی بەجددی شمال شەرق سووریا واز بێ تەرک بکرێ خۆ سەرەی دیموکراتی نازەم ئەوان پێسی ڕەنبی بە کۆنگرە ئەوە هەبی بەس هەموو دروشمان کورد تەواو ئەوەی بە کەڵکی کورد هات بەس کورد بوو بە هەموو ئایدۆلۆجیەکان بە ئیسلامیەکانیشەوە بە ویژدان بڵێن دەیانی وەکو ئەبوو بەکر هەڵەت نیوان دەیان مەلامان دیت کاکە دەیان وەکو مەلا ئەوەی کاریتانی نادر کاریتانی دەیان لەوانەمان دیت وەکو ئێمە لە پەرۆشیدانە کاچی خۆم هیچ گەلک دوو عەرەبیمان نەدیت دوو میدیا عەرەبیمان نەدیت کورە بێلەیان بی نەک دیفاع لە قەزەی ڕەوایی کورد بکات کورد بەس کورد برای کوردە من دڵنیام ئەو موامەرەی لەسەر کورد هەیە جیلێکی فاشی ڕەگەزپەرستی کورد دروست دەکات بەجددیمە کاردانەوەی دەبی خیانەتێکی زۆر گەورە بەرامبەر کورد دەکرێت زوڵمێکی زۆر گەورە لە سەدەی 21 تۆ دەی لەبەر چاوی ئەوەی ئەو هەموو قوربانی خەبات و تێکۆشانی چ پێشمەگە چ داعش هیچ شەڕڤانان لە بەرچاو ناگیرێت زۆرلانیەک دەونە سەر میلەتی کورد کە نمونەی فاشی دەوڵەتانە هەموو ئەوروپای هەموو ئەوروپا ئەو شعرەی ئەوەی زۆر جوانە مامۆسەلەتی فەلمەتی پیسترین دژمن پیسترین تیرۆریست دەینە سەر ئەو میلەتی کوردەی دەیکەنە بەروبوومی شۆڕشی سووریا
کاکە کورت نەوەیەکی زۆر توندڕەوی لێ دروست دەبی لە هەموو ڕۆیەکەوە شەرت نییە ساڵێک بی کۆمەڵێک بازرگان بەخینی گەلان بە تایبەتی بە کورت تێن و هیچ گیان لێ نییە گرنگ قازانس مەنی ترامپ و تۆم بارەک لە ئەوەنە هاوڕێیان من لە بەلاش پێتان ناڵێم ئەو کابرایە زۆر فاشستە ئەوە یەکێک لە ئەندامانی دەوڵەتی قوڵە یەکێک لە ملیاردێرەکانە عەرەبە ملیاردێرە سەفیری تورک بووە دەیان راپۆرتی زەدی کوردایە بە ئاشکاش دەڵێ ئەڵێ ئێمە سەرمان بێزار بووین لە کێشەی فیدرالیەت و ئەو هەموو سەرۆک حکومەت و ئەوە کابرایە کە ئەوی قیەم و ئەخلاقی نەبی ئەوەیە کورا من مانگەکە دەرم ئەوەی خۆپشاندان بکەن ئەو دژی وەی داوای دەرکردنی بکەن چێ کورتەیە لە ئەوروپا لە ئەمریکا هەوڵی گۆڕین ئەوە زۆر خەتەرە کابرایەکی خەتەرە ئەوە نوێنەری ترامپ واتە ترامپە لە شەرق الئەوسەط نا CIA دەوێری قسەی لەگە بکە بڕوا بکە نەتر پنتاگۆن پێیان دەکرێت نەوەزارەی خارجی ئەوە قسەی وەی بەسەر هەر هەمووانە لە هەموو شەرق الئەوسەط کابرایەکی زۆر خەتەرە نەکبەتی کورد یەک دوو ساڵیشی مایە عەرەبە دژە کوردە لە سەفیری تورکیا و تورکەکان ڕەنگی دەیان پرۆژەیان دابتی و ترامپ جێلەوەی ڕادەگریت جێ لە مارک ساڤایە ڕادەگری لەکەر ئەوەی پارتی زۆر پارەی داوەتێ بۆ زانیاریتە بەڵام جێ لە عروبەتی خۆیان ڕایەگرن دژی کێشەی کوردن هاوڕێیان دژی کێشەی کوردن ئەدە خاڵش کە شاوڕێیان یعنی ئەردۆغان توانی حەماس چەک بکە توانی دیلیان و ڕزگار بکە توانی هودنە بکات یەکێک لە عومقەکانی ئەو مسر ئێبێ گومان ئەمریکا و ئیسرائیل بەرتیری دەدەنێ مسر دەدەنە ئەردۆغانیش ئەردۆغانتی یەکەم شت کێشەی کوردە هەسەدە و پەکەکە و خەتی ئابۆچی یەکەم شت هاوڕێیان قسەی کۆتاییشمان لەوەیە ئەمەیان دە 15 ڕۆژە هاوار دەکەم موئامەرەی گەورە لە کورتەیە بیرتانە یازدەی مانگ وتم کاچ خۆم بە پارتی وێچێتی دژی ئەو کابرایی لە هەموو شار و شارۆچکەکان بڕۆنە سەجادەی ئەو کابرایە خەتەرە ئەمریکا پلانێکی خەتەری هەیە دژی حکومڕانێتی فیدرالی حقوقی نەتەوەیی گەلانە بە تایبەتی کورد نانەوێ بەعنی ئەوە یازدەی مانگە هەیە بە ئەوەندەوە چێم و خەڵکەی نەدن ئەوە تا یازدەی مانگ بڕۆ جێبدە نەگەرە قسانەک پلانێک دژ بە هەموو کێشەی کورد لە هەر چار پارچایە نەک لە یەکەچ نەک لە ڕۆژاوە لە هەر هەموو پارچەکان ئەوان دەڵێن ئەمە بێزار بووین ئەوە تەجروبەی کورد باشوور هەیە گەندەڵن مافیان دزن بەس خەریکیەوە دێنشتران باسی کرد لە ئەوە کاکە بەزە تو جۆلانیەک بینی یعنی بۆیە هەست پێ دەکەن درۆی دەکەی تۆ لات گرنگ نییە وەرە بڕۆ پارتی وێچێتیمان لۆ بڕوخێنە وەرە بڕۆ هەسەدە لابدە قەیدی ناکە بەس بەدیلەکەت جۆلانیە بۆیە درۆی دەکەی تۆ ڕاز ناکەی تۆ جۆلانیەک دەینی لە ئێستاکەەوە جۆلانی وەکو نێچیروان بارزانانی بەس خەریکی بۆن و قات و ڕابواردنە لەوەشیان باشتر بڕوان پێ بکەنەوە زانیاریە هیچ فەرقی جۆلانی و وەزیری دیفاعی ئیسرائیلی نییە سە حکمی سووریای دەکات هیچ فەرقی نییە چەندە تورکیا حکمڕانێتی سووریا دەکە ئیسرائیل دوو ئەوەندە ئەو جۆلانیە هەرچی پێی بڵێن بەجێی دەکە ئێستا راپۆرتەکەم خوێندەوە دەڵێت هەر سووریەک بێت جنسیەی فەڵەستینیشی پێبێ دەبی بچی لە وەزارەتی ناوەخۆ سووری بچی موافقەی وەبگری کەفیل بکە و نازانم ئەو جەلە بۆ هەیە ئەوە شعبی فەڵەستینی وا مامەڵەیە بۆیە لە جۆلانی باشتریان دەست ناکەوی ئەلێرەدا هەست پێ دەکەی ئەمریکا درۆی دەکات ئەمریکا یەکشتێت تاقەتی سەرێشەم نییە تۆم باراک نەیشاتەوە دەیان جاروەی گوتیە ئەو فیدراالێتە لەو کورد خراپ بوو لۆ ئەمریکا خراپ بوو سەرێشەشی زۆرە یەک مەرکەزمان دەوێت هەندە حقوقی مواتەنا بە کوردی قسەی بکەی حقوقی ئیداری مدیرنایەکت بدەنێ کو یەکێتی پارتی دەیاندا یەکگرتو ئەوانە بەهیکەل یاندایانە گۆڕان بەهیکەل ڕێک ئەوەی دەبێت ڕێک ئەوە لە بۆ گەلەی 50 ملیۆنی لە بۆ ئەو گەلەی کە 25,000 شەهیدیدا لە شەڕیدا هیچی لێ نییە انقلاب دەکاتن وەکو گوتم لە ئۆکرانیا 2,400,000 شەهید و ئەو نیوەی وڵاتەکەیان بە دۆڕاندا ئێستا مەمنونە بەس زیرینسکی دەگوت بەس ترام لەگەرمدا بنیشی نیوەی و خاکەکەشی دۆڕاند لەبەر ئەمریکا
قيم وأخلاق نية يعني هو نية بلا أوبي بارحال بوي درو دەکەن بە ئەمریکێک باز لە مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕای کە بە دوور چاوی دادەوە کە لە کام وڵات سەرکەوتو بوو ئەفغانستان ئەخیری تەسلیمی ئەوان کرد ڕاستە سیستەمەکان دیکتاتۆرن ئیلا ئاخیری مافیان بەس بەدیلەکانی دەیهێنن کاکە لەو هەمووی جۆلانیان هەڵبژات بارحال هاوڕێیان موعامەرەکە ئەوەیە هاوڕێیان لەسەر کێشەی کوردە با درێژەی نەدەمێ هەر چار پارچەشە ئەوەیان بزانم پرۆسەی ئاشتیش کۆتایی دێت تورکیا بێم نەتە ئێستاکە ئەدیتان ئەردۆغان دەرەدەبی کورد هەموو چەچی دابنێ پێشان قوبوڵیان دەشتیان بوو گەیشتن لەگە ئەمریکا و ئیسرائیل ئیتر مراوەغەی کەی سیاسی دێتە گۆڕێ ئەوەی ئێستا هەیە بڕوابکان دەکەس دەرێ ئایندێکی نزیک تورکیا وەی لێ دێ و ئێران وەی لێ دێ و ئۆ دێ کاکە ئەوانە دەڵێن تااقەتی ئەو هەموو دروزمانە ئەلەویمانە کوردمانە یەک مرکز تەواو لە کۆر دەبینەوە هیچ خەم قەفت حەقیان لە مافی گەلان نییە گرنگ حکومڕانێک بکەن ئەوتەکەیان بداتێ و زەکەیان بداتێ هیچ کەلایان گرنگ نییە ئەمنی قەومی خۆی چێ ئیسرائیل بپارێزی ئەمنی قەومی ئەمریکا بپارێزی لەو ڕوانگەوە هاوڕێیان ئەوەی حەماسیش لە بۆ ئەوی بوو پارەشی زۆریان درایتێ قسەی کۆتایی شماوڕیان لەوەیە بە هیوان پارتیۆچێتی ئەوە جملەی ئەو ڕۆ 23 مانگە سەعات 8:30 ئەمن قسە دەکەم سوپایەکی گەورەی عێراق خڕ بوویتەوە پڕ لە چەک و تفاق هەموومان ڕەئیمان وایە کە ئەوە لە بۆ لە ترسی شەڕشی ئەو سونەیە واردە شەڕشی ئەو سونەیە ترسیان هەیە ئەمریکا دامی ئەو سونانە بکات لە دژی شیعە کەم لە ململانێدا زۆر واردە بەڵام هاوڕێن ئەدی ئەگەر ئەو هێزە سوپای عێراق لە شەوەکدا لە پرێکدا هێرشی کردە سەر بیرەنەوتەکان و مووسڵ و دهۆک و سمێلکەی لە کورد گرت موعامەرەیەک بی لە کورد موعامەرە یعنی نوێترین هێزەکی وا گەورەی ئەسکەری ڕاستە زام شیعەکان ئەڵێن ئەمە هاوپەیمانی کوردین بەس لە شیعە هەر قێم و ئەخلاقی وەعدنی ینی ئیمزاش لۆکار فشێ ڕاستە ئەوان کەمتر دژی کوردن ئەو زانیارە لای من هەیە 150 لە بۆ کووردە ئەیانەوێ ئەو زمونەی باشووریش نابوو استغلال دەکرێت فرسەتە ئەمریکا لەگەر ئەو ئەنزیمەشدایە یان من نازانم ئەمریکا ئۆکەی کردیان نابەڕاستی بەڵام بە هیوان پارتیۆژی لە 15 ڕۆژ لەمەوبەر وتم موعامەرە لەسەر کووردە لەسەر ڕۆژ ئاوایە دژی کاکە ئەمریکا کە ئەو مارک ساڤایە و تۆم باراک و ترامپ و ئەو ئیدارە تااقەتی مەسەلەی فیدرالی و حکم و ئەو ئەنزیمانە نییە بە تایبەتی هەمویان نموزەجی زۆر خراپ دەچون بۆیە هەمووی تەسلیمی مرکز دەکەن بەداخەوە ژۆ دەرە ماوڕێ من حەزم دەکرد ئەو قسانە نەکەم بەس ئەو واقع ئەو زانیاری لای من هەیە ئەوەیە کە بە دووری مەزانە ڕۆژێک هەرێمی باشوور حکوومەت و پەرلەمانەکەی بکەنە حکومی زیاتێکی کەمتر لە هەفتە کەمتر لە هەفتە هەرچی بیرەنەوتە لێیان وەردەگرن نازانم هەموومان متەهیم پێشترێ ئەو ڕۆحە شۆڕژێرەی لەو بۆ ڕۆژاوە هەیە لەو باشوور نییە بەڵام پیلانەکە لەو نوقتەی نییە بڕوا بکەن پیلانەکەی شیعەش کە بە فرسەتی دەزانن کە هاوسۆزی دەولی لە بۆ کورد نمایە ئەمریکا ئەوکەی دەکە بێن هەرچی گومرگە هەرچی مەتارە هەرچی ئەنزیمەیە وەکو بڕوا ناکەم نازانم بە دووری مەزانم کابینەی دێم پێکرێت من نازانم ینی بەس بە دووری بەس گرنگ بزانن حکوومەتی عێراقیش هیچ بە دووری مەزانم وەکو ئەوەی لە سووریا کرا بە هەمان شێوە لە باشووریش بکەن مەجالیشی بدرێتە کۆمەلگای نێودەوڵەت شتەکە ئەمری واقع قسە دەکە ڕاستە ئەوان کانی دە دەستور نووسرا بەس دەستور وەکو مادەی 140 عبر على وەرەق لە 58 هەروە بوو لە 74 هەروە حکومی زادی درا لە بواری پراکتیکی ئەنفعالوشیمە پێشمەرگەی ئەگەر پارتیوێچێتی ئەگەر ئەو هێزەی هەیتیان هەلیان وەردەگرن ها بۆ زانیاریت بە شەڕیان بێشەڕ بە شەڕیان بێشەڕ پارتیوێچێتی نابی نەکرد پارتی ئەوە شیعە ئەو حکوومەتی عێراق پیلانە گەورەکە تورکیایە کورد نابی چەچی هەب لە دەستبی نابی هێزەکی گەورەی هەبی ئەو پیلانیانەیە نابی ئەو هەموو چەک و تفاقیان هەبی ئێستا زەخت لە ئەمریکا دەکرێت ئەو چەکانە لە 100 وەربژیرێتەوە بەنمونە من ناوقەتان نابسێنم تا ئێستا ئێمە بزانم قبوڵ نەکرایە بەس داوا دەکرێت بەس وا بزانم ئەمریکا داوای لە 100 کردی نابی چەکە قورسەکان بەرامبەر جەیشی سووریش بەکار بێ
يعني ترك أردوغان دل نابي بوكو فرد بسننا حكومة سوريا وكو عينا أو زولاني لو بيش مرقش هماشتيان هي هنزتكشان أو يكتان نقرتي وانزوما چي أوه بلام خول الرجع ويك حكومة درويا مؤامرة قال ستشي شي كرده هاوريان بوي هيز بدوري مزانن يعني هيزة شواتوك مي عراقي لسا حدوده يعرف أواي كرت برو بادينانو موصلو شنغالو أو منطقة بيو لو لا برو هوليرو بيت أخوارتو أو إرادة لباشو لروجاوا هبو لباشو جشني يعني بهن تربي جيري خراب نيتا أو هزا دكشتو حيث بدوري مزان أزانم همو من بزاري نپارتيو چتي بلام نيتكي أو زارا نيتي أو دشيش الشي كرده بالرابك نكر حكومة العراق تركيا إيران برم عراق سوريا أو ده بين دون أورويا حتى زادي داعش لما بين سوريا أو على الجورك عراق سوريا سنة أو شيعة جماعة إمام علي جماعة بني أمية بلام واردة أو خوب شاندان وبابين سر سيكوتاج أو شتد أوي هاوريان بالروابكن أوي إسر رودة ده نبيستكانا نبنزاكا تلو بنزاكانا كي كوماري مهاباتا نت سردمي سيد رضا سردمي كل سبيا هذا شتوك مي هي كرت روانده چی بهز و کاریگری هي کوملک حزبی تقداری بهزی هي چه کرد دوستی زورا بوی و آسانیه بس او پلانه لگوریا تو هموش دا گوردریا تو دیتن لنوتیه کرد همو کوچ کرد مالی خوی بدیهشت او با روش آوائه که هرناتون چاقین گرن دفاع دک او اما بوینه همو هر لکوزوا بوتسه يعني بو قولترين شور شو مكسب او معنوانية بويا قد هيج تقل الدنيا زيادة اويا او دو روجي بشاندرا كرت إرادش زور بهزي هي دو او شر ململانية بكريا كمان درنياتان دا كامل الروش اوا خلق لكوباني ولا عسكا وانا شردكا وچي دير زور نابي داش بينن نازانم الله اگر او بيگنا خلق لوي او مزانم هزش زوري حتى هي زوري كجيشتناو روج اوا هر اواني هر يشتيجنيا بصدان سقداري كا بإرادة من نامي شد بلين بس برواب كان بصداني جيشتناو روج اوا ديگه لو خلقي كا او حماسي هي لو روج اوا ديگه لو دزمو زولانا كاوانا همو اوروباي او دكا يعني اوروباتيا لقى واقع ماما دكا تو بتسقى إرادة تبي شربكا هفته که مراجعه خوی اندکن بس آوا بروی فقینی نسر هیچ فقینی من زور دل خوشم برواب که یعنی دور بیت شو کرد اوش به کرد یک پارچه بونی خوی اثبات کرد و چند پشتی یک بگرین زور گرینگ آورن با او ماوی رخنکان من تزمید کن با او ماوی رخنکان من تزمید که قابلیت یه پارتی وجودی سی پی سال رخنکان لیده گرین با او مانگی تزمیدی كرد زور جرينجا او بارتيو تشتيش وازلو باخلاقيه بين الناس كرسي وزارتنا وخوسر وكوماري هموتان معرضن ومن بما بارتي اسبيدكات بزدي بارتي اسبيدكات ومن اقام ليه يعني مشوش بو لبروي نو تكان يعني ورد جيري لبروي او بروجو او مليارات دولاران هم اللي ورد جيري هذا مساله كردني انا ما انا كرت عندنا جرينجا الان بس مشاريع اقتصادي ناود كوريك لو أنا للرجاوش بأنها خوش أو هم نوتلا برو بارتي ده هاد ببلاش برميلي $5 نما نه أوش نما أوي باشو جناميني أو هم مشاريع وكسطة هاشتاج مشاريع مالي بارزاني سلا سوليرة هوليرو دوكا هم يدروا حكومة العراق بهم يعني ورد جرتوا من دزانهم هم تام بس مؤامرة كيمان لو أن يكوانا دزنوكو أمريكا زولانيك چيلو ديني حكومة العراق دي او دي خاكو داهاتي خلچ كردستان دبات او دي بري عرب دكاتن بروان بيبك خاصة بصدان هزار عربيان لكردستان دانا مؤامره كي هاوريان دجي كرد كتشي كرد باشك شبيب كان بخليج بتركيا إسرائيلش مشار يعني بركيلة شيء جوريان دايته من نازانم يعني انقلاب دبي نابي أمريكا سيناتورا كان زخد كان ماكو 2019 أو دبي بس أو بلانا جورة هي لمن وقرن بلانا كيا باشك شيء جورة بتش شيء كرد كان ماكو بارفيرن تندر قدين أو دقرة تصير إرادة
کورد ئەو هێزە چەکدارەی هەیە ڕەوەندی کورد کە دەبی هەر هەمومان ئەوەی ئەو دوو ڕۆژە نیشاندرا ئەوەی لە باکوور سنوورەکان شکا ئەوەی لە باشوور کرا ئەوەی هونەرمەند و ئەدیبان لەسە پێبین یەک دوو مانگەکە نابی بوار بدەن و چ کۆماری مەهاباد بڕوخێ نابی بوار بدەنەکو شو ئەوەی شێخ مەحموود بڕوخێ نابی بوار بدەنەکو 74 ئاش بەتاڵ بکرێت نابیت هەوڵ بدەن ئەوی لە دەستمان دێ فرسەتە چ تاریخیە ئێمە بچەقین ئەوروپاش کاکە خو قابلە چنا یعنی دەیان پاشەکشیان پێگرایە ئەوجا ئەوانەوە نییە برین لە کورد دەدەن نا محایدن سیر دەکەن زۆران بازەیە چێ بردیەوە ئەینەوە چ شەڕی کۆیلەکان دیتنەوە لێکتریان دەدا چێ بیبردایەوە دەبۆ بەتەڵ ئەوان ئاوە سیر دەکەن سیر یعنی ئەوە نیە ئەمریکا ئەوروپا وەڵایی ئەوروپا هیچ پێچی ناکەن ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حسابی هیچی لۆ ناکەن دیتەن ترامپ چەند قەشمەری بە سەرۆکی فەڕەنسا کرد ڕاستی نای نامەکەی بڵاو کردەوە کابرا نامەی چنێنی لۆ نایدرم لەگەرتم لە قەزەی سووریا بزانە لە ئێران ڕاست ترامپ بڵاوی کردەوە بەس لە ئستفزازی هیچ حساب ناکرێت بەس ئەمریکا و ئیسرائیل دوو یاریکەری هەرە بەهێزن لە منتیقەکەی لە منتیقەکەی ئەوەیە سەیرت دەکەن بزان ئەتوو ئەوەی دەگۆڕن مووقفیان دەگۆڕن نەگە بە سەکەتینە بۆیە ئیرادە زۆر گرنگە چەقین کە من دڵنیام بەلای کەم بەو شەڕوانانە و دڵنیام ئەو ئیرادەی لە باشوور پیشاندرا بەڕاستی لە باکووریشەیە دڵنیام شۆڕشەشی زۆر گەورە دەبی زۆر گەورەتر دەبی شەڕش سەختمان لە پێش دەبی ئەو ماوەی داهاتوو من دڵنیام ڕۆژ ئاوە قبولی ئەو مەرجە تافیانەی جۆلانی ناکە کە بەس بە کوردی قسە بکە نابگرین بخینە هیچ ئەوە ناکەن حقوقی گەلە شتێدا نییە نەک 15,000 بۆیە پێکدادانێکی خوێناوی ڕوو دەدات زەختیما ڕەوەندی کورد زۆر گرنگە ئەو هەموو سیناتۆر و کەساتیە ئەمریکانەوە بن ئەگەر لەو ئەزمونەی ڕۆژ ئاوا سەر بکەون دڵنیا بە باشووری تەک و پێکەدەن بە حکمی زاتێکی کارتۆنیشمان نادەن کارتۆنیشمان نادەنێ پڕێ عەرەب و مەسئولی عەرەب و ئەوەی جۆلانی دەیکە دڵنیا بن هەمان بەرنامە لە گۆڕە هەیە لە بۆ عێراقیش من دڵنیام لەوەی ئەو ڕۆژی ئەش دادەنرێ پاش چەند مانگەشکە کابرایەکی ئیسرائیلی دادەنن ئەو شعانش ئاود دەکەن ئەوە ئەمن و ئێوەش باشە بە هیوان پارتیۆشێتی لەوەی تێ بگەن ئەو هێزەی کۆبووی تۆز کاکە دانێ 150 بەشەچی لە بۆ گیانی کورد هاوڕێیان من قسەم نما سوپاسان دەکەم ئێمە لە چرکە ساتێکی زۆر مێژووی داین بەس کورد ژمارەشی زۆر گرنگە کورد ئەوە دەبینن چ هێز و بازوە چیە ئەوەی لە کووردا هەیە بڕوا بکەن ئەمە لێرەین ئەوە فەڵەستینی ئەو هەموو نەتەوەیە لە بۆی ئەوە بوو بەقەت ئەوە نەبوو کاکە بە یەک سەعاتی هەموو ئەوروپا گڕی گرت هەموو هەولێر و سلێمانی و ڕۆژ ئاوا گڕی گرت لە ڕۆژ ئاوای ژن و پیا و دەسیدا چەک لە باشوور هەولێر و سلێمانی و کەلار و خانەقین و نازانم چیش هەر هەمووی هاتە سەجادا مەلا لەبەر لە خەڵکی ئازادی خواز لە سەجادەی بوو ئەو ڕۆحیەتە سەوریە درێژەی پێ بدەین ئەبەوەی دەتوانین مقاومەی ئەو پلانە گەورەیە بکەین کورد ژمارەشی بچووک نییە کاکە سەر و خێڵک نییە 50 ملیۆنە خەڵکەکی زۆری ئازادی خوازێ دۆست هەیە ئەمریکا و ئیسرائیلیش ئاسەیر دەکەن چێ بردیەوە دەگەری دەبن دڵنیا بن یانیەوە نییە لە کورد دەدەن نا بەس ئەوەندەی وعدیان دەدا بە قسە هاوبەشی ئەوەی داعشن لە گەرمان هاوپەیمان ئەو چکرەوە دوێنێ تۆم باراک ئەڵێ هیچتر هەسەدە بە شەک نییە لە ئەنزیمەی نێودەوڵەتی بڕۆ لە خۆ لەگە جۆلانی بکە تیرۆریست لەوی تیرۆریستری تۆم باراک هاوڕێیان کورە هێرش بکەنە سەر ئەکاونتەکەی ڕسوای بکەن حتا بنە ماڵەکەی گەورەترین تاوانبار دەبی هەرچی بەسە کووردا بێ جۆرج بیکۆ و مارک سایکس ئەو ماڵوێرانیان 100 ساڵ لە وگەلان دروست کرد ئەو تۆم باراک و مارک سەڤایە بە هەمان شێوە پارەیەکی خەیاڵیان دایتێ چاویان هیچ نبینی کو ئینسان سەرخۆش دەبی ئاگای لە خۆ نابی لەو حاڵەتەنە مافی گەلان ئەوی سابی لۆ نەکەن ئەوەیە ئەزانم ئەڵێن وەڵا لە ئەمریکا ئەنزیمێ کاکە ئەو ستافە بڕیاردەرە لە من وەگرن نەجێ لە پنتاگۆن دەگیرێ نەجێ لە CIA دەگیرێ نەجێ لە هەندە وەزارە خارجی دەگرێت ترامپ بەکەی خۆی بڕیاردەدا لە ئێستاکەدا دەوڵەتی قوڵ و ئیسرائیلیش بێدەنگە لە ئەست ئەوەی بە ئاشکا دەبیندرێت خۆ دەبیندرێت بۆیە تەنیا ئیرادە
هێزی خۆمان پیشان بدەین ئەو ماوەی دڵنیا بن بە هیوان پاتیۆچێتش حیسابك لە بۆ هاتنی ئەو جێی شە بکەن یعنی جێلایەتیە تو هێزك ئەو هاوچێشە بخینەوە موامرە لەسەر کورتەیە هێزەکی زۆر خڕ بوویتەوە هەرێم و بەغدا دەیان مشکلەی هەیە 50,000 چەکدار و بە بنوێترین چەشیان تەقدیم کرد بە 6 کیلۆ شعبی بەس ئەوەی ئەم بزانم سووریا ئەوە لە ئێستا لێکتری ناتەن بۆیە بەشەکی پیلانە لە کورد بە حساب بکە شەوت شات ئاوڕیان سوپاس لەو کاتێ لەگە منتاندانا پێکەوە ئەو دەردە دڵەمان کرد من دڵنیام ئەو هەورازەش کورد تێدەپەڕی بەڵام قوربانی دەوێ ئیرادەی دەوێ شەوت شات